سیمیناری دوم دەست پێ دەکەین لە درێژکراوەیە سیمیناری یەکەم دەبێت. ئەوەی کە پێشتر باسم کرد لەبارەی پەیوەندی حکومکردن لە لۆجیکی ئەرستۆوە، دواتر دێینەوە بۆ ئەو پەیوەندیە لە مۆزوعی فرمانی پاراستنی تاکو و بابەتەکەی. بەس ئەوەندە بزانن کە لێرە ئێمە کە سەیری ئەو پەیوەندیە دەکەین، یعنی ئەرستۆ هاتووە تەمان کاتێ دەڵێ زیندەوەر، کاتێ دەڵێ تەن، ئەمانە هەمووی لە خۆیان بوونەوەن. ئەوە هاتووە پەیوەندی لە بینی ئەم کاتیگۆریانە دروست کردووە و بە شێوازێکی ئەرەمی کە لەسەرەوە بۆ خوارەوە جۆرێک لە حکومدان هەیە. یعنی ئەوەی سەرەوە هەمیشە ئەوەیە کە حکمەکەی پێ دەدێ لەسەر ئەوەی خوارەوە، ئەوەی خوارەوەش بابەتەکەیە کە حکمەکەی لەسەر دەدێ. ئەگەر سەری ئەم پەیوەندیە بکەین، ئەوە شتێک دەبینین لەسەری سەرەوە کە تەنها دەتوانێت ئەوەیە کە حکمی پێ دەدەیت، وە لە نێوانە شتێکەیە کە دەبێتە بابەت بۆ ئەو، ینی حکم لەسەر دراوەکەیە، ینی حکمکەرەکە و حکم لەسەر کراوەکە. یەکەمیان حکمکەرە، دووەمیان حکم لەسەر کراوە، بەڵام حکمکەرەکەی سەری سەرەوە حکمکەری نییە، خۆی حکمکەری یەکەم. ئەو دەتوانێت تەنها حکم بکات، نابێت بە بابەت بۆی حکم بکرێت. طبعا ئەو تەسەسولی عیلەت و معلولە کە تۆ دێی لێرەوە خواناسی لەسەر فیزیکدا دەمەزێنی، تووشی ئیشکالێکی گەورە دەبی. طبعا لەسەر ئەم ئەساسا و دروستکرا، چونکە ئەمان لەناو فیزیای لە فیزیکەوە وەرگیراوە ئەم تەسەسولی حکومکرد. وەکۆ وایە کۆمەلە شت بدەیتە دەم یەک، یەکێکیان بجوڵێنی، ئەوە جوڵەکە دەدا بەوە، ئەوەش جوڵەکە دەدا بەوە، ئەوەش جوڵەکە دەدا بەوە، بەڵام ئەوەیە خیلیان جوڵە نادا بە هیچ. و ئەمە یەکەمیشان جوڵە لە هیچ وەرناگرێت، یعنی جوڵەکە ئەو دەدا. ئەوانەی ناوەڕاست هەم جوڵە وەردەگرن و هەم جوڵەش دەگوازن، یعنی جوڵەکە نەقڵ دەکەن بۆ ئەوەی دوای خۆیان. و ئەمە خۆی لە ڕاستی بەو شکڵەیە، ئەو جوڵەیە چۆن لە یەکەمەوە دووەم دەجوڵێندێ و جوڵەکە وەردەگرێت، دووەم جوڵەکەی وەرگردەیدا بە ئەویش ئەوەی دوای خۆی دەجوڵێنێ و تا دەگاتە ئەخیر. و ئەخیرەمیان جوڵێنراوێکی نەجوڵێنەرە، یەکەمیان جوڵێنەرێکی نەجوڵێنراوە. ئەوانەی نێوان بۆ سەرەوە جوڵێنراون، بۆ خوار خۆیان جوڵێنن. هەر لێرە پەیوەندی حکومکردن دروست دەبێ، ئەوەی سەری سەرەوە حکم دەکات و ئەوەی خواری خوارەوانی محکومەکەیە کە تەنها محکومە، حکم ناکات. ئەوانەی ناوەڕاست لەسەرێکەوە حکومکەرن، لەسەرێکەوە حکم کراوە. طبعا کە دێین سەری لۆجیکی ئەرستۆ دەکەین و دوای ئەوە لە ناو بایۆلۆجیشا سەری ئەو سووری خۆراکە دەکەین کە سووری وزەکە هەیە. ئەگەر سووری وزەکە لە دوای هەڵوەشانەوەکە کە دەبێت ئێماوە لە جاتی بازنە بیکەینە هێڵێکی ڕاست، چونکە باسی شیبوونەوە ناکەین، باسی تەکوین دەکەین، دروستبوونی ئەو وینە. ئەو کاتە لە سووری وزە فعلەن هەر وەکو ئەوەی ئەرستۆ یەکەم جارچی هەیە، مادە هەیە. یعنی بۆ نمونە گیایەک ڕێگەکانی دەباتە ناو خۆڵەکەوە و گیا خۆڵ نابینێ، چی دەبینێ لە ناو ئەوەی لە ناو خۆڵەکە هەیە و بابەتەکەیەتی ئەوە وەردەگرێت. و هەر وەکێک لەوانەیەش هەر وەکێک بابەتەکەی خۆی وەردەگرێت خۆڵەکە. ئەو بابەتەی کە ئەو دەتوانێت پێی گەشە بکات، پێی بمێنێتەوە، ئەوە وەردەگرێت. کەواتە گیاکە ئاعتیماد دەخاتە سەرچی ئەوەی کە مادیە. تەمان لای ئەرستۆش ئەوەی سەری سەرەوە چییە؟ تەنەکەیە، مادەیە. وامە تەمان بۆ چوونێکی سەرف مادیە کە مادە دەکات بە ئەساسی بوون و دەکات بە ئەساسی ئەوەش کە نامادیە.
و لێرە خۆڵەکە بابەت دەرە، یعنی توخمەکان بابەت دەرن، بەس توخمەکان بابەت وەرگر نین، توخمەکان بابەت دەرن. ئەو توخمانەی کە ڕۆکەکە وەریان دەگرێ و دایانکا باش لە شتێکی ئۆرگانی نازیندووە دایانکا باش بابەت هینێکی زیندوو. طبعا ئەمەی کە دەیکا ئەو بۆ خۆی دەکا و بۆ ئەوەی گەشە بکا، بەڵام لە عینی کاتا بابەتێک بۆ کێ حازر دەکا بۆ ئەو ئاژەڵە ڕۆک خۆرانەی کە ڕۆک دەخۆن. یعنی خۆڵەکە بابەت دەدا بە گژ و گیا و دەختەکان. گژ و گیا و دەختەکان ئەمەی وەری دەگرێت دەیگۆڕێ بە کەرەستەیەکی تر، یعنی دەیگۆڕێ بە شتێکی تر، ئەگەر نەیگۆڕێ نابێ بە بابەت بۆ ئاژەڵ. کەواتە ئەم ڕووەکە بابەت بەرەمێنە، تەنها بەدەستێن نییە بەرەمێنە، یعنی هینەکە لە خۆڵەکە وەردەگرێ و دوای ئەوە بە پرۆسەی بەرەمێنانە و دروستکردنا دەیبا دەیکا بە بابەتێکی تر. ڕووەکەکە کەوەی گیاخۆرە کۆدی یاوبەشیە لەگەڵ ئەم خۆراکەی کە ئەم گیایە دروستی کردووە، لەبەرەوە پەلاماری گیاکە دەدا بۆ ئەوەی چی دەربێنێ، ئەو بابەتەکە دەربێنێ، ئەو بابەتەکە دەبینێ گیاکە نابینێ. ئەمە بۆچی ئەوە؟ لەبەر ئەوەی ئەمانە لە جیهانی جیاوازن. مادەکان لە جیهانی مادیە فیزیکیەکە و بۆ ئەوەی بگوازرێنەوە بۆ جیهانە بایۆلۆجیەکە وەکو بابەت دەگوازرێنەوە، یعنی ئەم جیهانە بابەت تەنها دەدا بە جیهانەکەی تر، یعنی بە جیهانی ڕووەکەکان. جیهانی ڕووەکەکان بابەتەکەیان لە جیهانی مادە وەردەگرن، کەواتە ئەوەی جیهانە مادیەکە دەیدا چیە؟ بابەتە، بوونەوەر نییە. لەبەرەوە گیاکە بەردێک ناناسێ و ئاسنێک ناناسێ، فلانێک ناناسێ، ئەمانە ناناسێ وەک بوونەوەرێکی ناو ئەو جیهانە فیزیکیە. ئەی چی دەزانێ؟ ئەو بابەتەی کە لە ناویە هەیە ئەم وەری دەگرێت و بۆشی دیاری کراوە ئەو بابەتەکان، یعنی بۆی دیاری کراوە چی وەرگرێ لە ناو خۆڵەکە، وەر ئەوە وەردەگرێت کە ئەوەی وەرگرت دەیگۆڕێ بە بابەتێکی تر، یعنی بابەتێکی تری لێ دادێنێ، لێ دروست دەکا، لێ بەرەم دێنێ. یعنی ڕووەک لێرە بەرەمێنەری بابەتە بۆ ئاژەڵەکە و ئەمیش خۆی بابەتەکەی تایە ڕووەکەکە لێی وەردەگرێت. بەڵام ئەمەی مادیە توخمەکان هیچ بابەتێکیان نییە بۆ مانەوە، ئەوان بابەتیان نییە وەریگرن، ئەو لە خۆیان بابەت وەرگرن نییە، کەواتە ئەم بابەت دەرێکی بابەت وەرنەگرە، یعنی بابەت لە هیچ وەرناگرێ و بەڵام بابەت دەدا. ئێستا گەر ملاحەزە بکەم زانم بابەت چوویە کوێیە. بابەت لێرە چوویە لە هەرەمەکەی ئەرستۆوە بەردەم خۆڵەکەەوەی فیزیکیە لەسەری سەرەوەیە، بەس لێرەوە وەکو یعنی بابەتەکەش لەکوێیە؟ لە خواری خوارەوەیە. بەس لێرە ئێمە ئەو بابەت شتەکان لەسەر بابەت دەڵێ، بەس ئەم بابەت دەدەی، ئەمە دوو شتی جیاوازە. خۆڵەکە بابەت دەدا بەکوێ؟ بە گیاکە. گیاکە ئەوەی کە گیاکە وەری دەگرێت دەیگۆڕێ، بەرەمی دێنێتەوە وەک بابەتێک کە بشێ بۆ ئەوەی یعنی ئەو کۆدەی تیاابێت، ئەو شتەی تیاابێت کە ڕەبت دەبێتەوە بە کۆدی ئاژەڵەکانەوە هەر یەکە دێک گیاکە بۆ گیاکە نایە ئەو بۆ ئەو بابەتە دێکە وەری دەبێت و بابەتەکەی وەرگرت حیوانەکەشی لێرەکە، ئەویش جارێکی تر هەر ئاوا ئەینی ناکات، یعنی بەدەستی نایێنێ و بیدا بە ئەوانەی کە گۆشتخۆرن، ئەویش گۆڕانێکی بەسەرا دێنێ دەیکا بە گۆشت، دەیکاتە بابەتێکی تر وەکە کردی بە بابەتێکی تر ئەو زیندەوەرەی گۆشتخۆرە دێت ئەم بابەتە لێی دەسێنێت و دەیبات و ئەلێراوە ئیتر وابزانم ئەلێرا دەوەستە سوور، دوای ئەوەی ترشی بوونەوە دروست دەبێت جارێکی تر ئەوە، یعنی ئەمە تەکوینە و ئەوەی تریشان فەسادە لە فەلسەفەی کلاسیکا وای پێدان. فەسادیانی هەڵوەشانەوە، تەکوینیانی پەیدابوون و گەشەکردن و گەورەبوون هەتا دەگەیتە، یعنی دەگەیتە ئەو پرۆسەیە تەواو دەبێت. ئیتر لەوێەوە جارێکی تر
هاتنە خوارەوە هەیە شیبوونەوە هەیە ئەمە پرۆسەیەکی ترە و ئەمە من هەست دەکەم ناتوانین بڵین ئاوا باز نییە یعنی دوو پرۆسەی زۆر جیاواز ئەمەیان پرۆسەی تەکوینە کە ستراکچەرەکان بەپێ ئەو ستراکچەرانە ئەو مادەیە و ستراکچەرە وەردەگرێەوە دەبن بەو مادە جیاوازانەی هەتا سەرەوە بەڵام لەمی ترا و ستراکچەرانە هەڵدەوەشێنرێنەوە تا دەکرێتەوە بە مادەکەوە زەمانێکی زۆری دەوێت تاوە ڕوو دەدا کە ئەوە دەبێتەوە بە جارێکی تر ئەو مادەیە کە ڕۆکەکە دەتوانێت وەرگێت. جا لێرە ئەمەم بۆ باس کرد بۆ ئەوەی باسی ئەوە بکەم باسی خێزان بکەم بەڵام خێزان لەو شوێنە کە لەسەر ئەساسی خۆراک بەیانکردن و ئەمە دامەزراوە و بزانین چی ڕوو دەدا لێرە کێمە باسی خۆراک دەکەین و باسی پاراستن دەکەین ئەم جۆرێک لە پاراستنی تاکەکە لێ ئەوە هەمووی دەکەوێتە ناو چیەوە ناو فەرمانی پاراستنی تاکەوە فەرمانی پاراستنی تاک فەرمانمان پێ دەکا کە سەرمامان نەبێت فەرمانمان پێ دەکا کە برسی نەبین یعنی برسێتیەکەمان تێرکەین هەموو ئەوەی کە بۆمانەوەی ئێمە گرنگە ئەو فەرمانمان پێ دەدا بیکەین فەرمانمان پێ دەدا بۆ نمونە لە ئاگر دوورکەوینەوە بۆ ئەوەی بمێنین لە فڵان ئەمانە هەمووی ڕەبتن بۆ فەرمانەوە کە بۆ پاراستنی تاک ئێمە ئێوەکە طبعا ئەوەی لێرە باسی دەکەم ئەو پەیوەندی مادیەیە کە دواتر یان پەیوەندی مادی ناو خێزان ناو ئەندامەکانی خێزان ئەوە طبعا دواتر دەبێت بچینە ناو جیهانی پیشەیی لەوێ باسی کەین چونکە ئەم فەرمانە لە ناو خێزانە جێبەجێ نابێ ئەم فەرمانە پێویستی بەش دەرەوەیە یعنی ئەم فەرمانە تەنها لە نێوان دوو خێزانە جێبەجێ نابێ لە نێوان خێزان و کۆمەلگای پیشەیی لە نێوان خێزان و جیهانی پیشەکان جیهانی پیشەکان جیهانێکی ترە ئەو جیهانەیە کە شتەکان بەرەم دێنێ بۆ جێبەجێکردنی فەرمانی پاراستنی تاک ئەو تەبەن دواتر دەچین ئێستا جارێ هەر لەناو خێزانە ئێمە دەمانەوێت بمێنینەوە بۆی جارێ بزانین خێزان چییە و دوای خێزان ئێمە دەچین بۆ بەرەبەرە لە ئەنترۆپۆلۆژیاوە ینی دەچین بۆ خێڵەکان لە ئەنترۆپۆلۆژیاوە دەچین بەرەو سۆسیۆلۆژیا و لەناو سۆسیۆلۆژیا ئێمە بواری پیشەکان دەکرێتەوە بابەتێک دەتوانین وەکو دوای ئەوەی کە ژیانی خێزانی جیابووەتەوە لە ژیانی پیشەیی ئەو کاتە ئێمە فعلەن کۆمەلگامان هەیە بە مانای مۆدێرنەکەی و دەتوانین زانستی سۆسیۆلۆژیا وەک زانستێک لەم کۆمەلگایە دەکەوێتەوە یعنی لە کۆمەلگایەک کە خێڵ نییە کۆمەلگایەکی سەر و خێڵێکی بەڵام ئەنترۆپۆلۆژیا لە کۆمەلگا خێڵێکیەکان دەکەوێت یا ئێستا ئێمە لەناو ئەنترۆپۆلۆژیای ناچینە ناو سۆسیۆلۆژیا یعنی بوارەکان ئادەی بابینینە پێش چاومان بزانین کاتێک کە پەیوەندی ژن و پیاوێکە مناڵێکیان هەیە ڕەبت دەبێ بەوەی کە مادیە چی ڕوو دەدا چ خەلەلێک هەیە لەم بەینە طبعا ئەو کاتە یەکسەر زنجیرە دروست دەبێت بۆ نمونە نێرومەیەکی بایۆلۆژی مرۆڤ یانی لە ژیانە بایۆلۆژیەکە کۆ دەبنەوە منداڵێک پەیدا دەبێت منداڵەکە بابەتەکەی لەکوێیە لە ناو دایکەکەیە کە شیرەکەیە کە لەگەڵ پەیدابوونی ئەوە طبعا ئەمە وەکوتر ئەم شیرەکە دروست دەبێەوە و ڕەبتە لە بینی منداڵەکە هیچ شتێک ئەمە لە ڕاستی سنووری فەرمانی پاراستنی جۆرە بەڵام ئێمە واوەری دەگرین کە سنووری فەرمانی پاراستنی تاکە ئەو کاتە با سەیری بابەتەکە بکەین زانین لەکوێوە دێ بۆ بێت پیاوەکە بۆ ئەوەی بچێت خواردن دەستخا بۆ نمونە ئەگەر خواردنەکە گۆشتی ئاسکێک بێت ئەو کاتە دەکەوێتە پەیوەندی لەگەڵ جیهانێکی ترا بەس نەک لەگەڵ بوونەوەرەکانی لەگەڵ ئەو بابەتەی کە ئەو جیهانە دەیگابە یعنی ئاسکەکە گۆشتەکەی بەرەم هێناوە دوای ئەوەی کە گیاکەی خواردووە بۆ کێ بۆ ئەم ڕاوچیە ڕاوچیەکەش گۆشتەکە وەردەگرێت لە ئاسکەکە بەڵام لەگەڵ خۆش یا گۆشت دێنێتەوە بۆ کێ بۆ ژنەکەی کە منداڵەکەی هەیە وە ژنەکەش یا مێینەکە لەو گۆشتە دەخوا
ئەو گۆشتە دەگۆڕێت بۆ بابەتێکی تر، یعنی وەکو چۆن ئاسکەکە بڵێن گیاکە دەکات بە گۆشت دەیگۆڕێت، ئەمیش گۆشتەکە دەکات بە شیر، یعنی ئەو بابەتێک کە منداڵەکە پێویستی، یعنی دایکەکە بەرەمێنی بابەتە، بەڵام ئایا پیاوەکە بەرەمێنی بابەتە بۆ بڵێن نێرەکە بەرەمێنی بابەتە بۆ مێیەکە؟ بێگومان نەخێر، چونکە ئەگەر بەرەمێن بێت دەبێت چی بکات؟ دەبێت گۆشتەکە لە ئاسکەکە وەرگرێەوە گۆڕانێکی بەسەر ئابێنێ بیکا بە بابەتێک بۆ مێینەکە، مێینەکە و بابەتە وەرگرێ، یعنی دەبێت بابەتی مێینەکەش لە کیا بێت؟ لە ناو نێرینەکە هەبێت، وەکو چۆن بابەتی منداڵەکە لە ناو مێینەکەیە شیرەکەی، بەڵام لێرە ئەمە وانە، کە لێرە ئەمە وانە بوو ئەو کاتە خەلەلێکی لۆژیکی ترسناکەیە، ئەو کاتە نێرەکەت دەبێت بە حاکم بەسەر مێیەکەوە، مێیەکەش بەسەر منداڵەکەوە، بۆچی؟ چونکە بابەتەکە دەدا لە کاتێکە نێرەکە لێرە بابەت بەرهەمهێن نییە بۆ مێیەکە، بابەت سێنە، بابەت هێنە، یعنی بابەتەکە هێناوەتە نابەرەمی هێناوە، یعنی ئەم بابەتە نەچوەتە ناو ئەو جارێکی تر دروست بێتەوە کە ببێت بۆ بابەتەی کە مێینەکە پێویستێتی، نە، مێینەکە و نێرینەکە هەردووکیان دەتوانن ڕاستەخۆشی بکەن لە ئاسکەکەەوە بابەتەکەی خۆیان وەرگرن، یعنی مێینەکە پێویستی بە نێرینەکە نییە کە بابەتی بۆ بەرهەمێ، بۆچی؟ چونکە بابەتی نێرینەکە و مێینەکە هەمان بابەتە، بەرکەوتنیانە لەگەڵ کێ؟ لەگەڵ ئاسکەکە و گۆشتی ئاسکەکە. کاتێک لێرە ئەم نێرینە گۆشتەکە دێنێ بۆ مێینەکە و مێینەکە خۆی گۆشتەکە پەیانەکە چی ڕوو دەدات؟ ئەمانە ڕێک دەکەونە ناو دوو جیهانی جیاوازەوە، یعنی ئەو کاتە نێرینەکە وەکو ئەوە وایە لە ناو جیهانێکا بێ بابەتەکە بۆ مێینەکە بەرام بێنێ، هەر بابەتەکە ئەو کاتە پەیوەندی مێینەکە بە نێرینەکەەوە تەنها پەیوەندیە لەگەڵ بابەتەکە، یعنی بەڵێ نه ئەوە یا ئەبێ پیاوەکە لابێ، من باسی خەلەلەکە دەکەم، یا ئەبێ پیاوەکە لابێ ئافرەتەکە خۆی بڕواڵاوەکە خۆی ئەوە ئێستا بڵێن هەردوو ئاسکی نێر و مێکە پێکەوە دەچن گیا دەخۆن، یعنی بابەتەکە لە کێ وەردەگرن؟ لە جیهانی گیاکان، باشە؟ ئەوان بابەت دەدەن خۆیان نایەنە ناو جیهانەکەیەوە، ئەممان تەنها ئەم نامان دەتوانن بچنە ناو جیهانی گیاکانەوە، نە گیاکانیش دێنە ناو جیهانی ئەمان بابەت وەردەگرن لەو جیهانە، کە بابەتەکەیان وەرگردیانی چیانی پەیوەندی ئەمە بە بابەتەوە، پەیوەندی ئەم نییە بە بوونەوەرەوە، گیاکە بوونەوەرێکی ناو جیهانی گیاکان، ئاسکەکە بوونەوەرێکی ناو جیهانی ئاژەڵەکان، باشە؟ ئەم جیهانە لەگەڵ ئەو جیهانەی ترا کۆنتاکتان نییە، تەنها لە ڕێگەی چیوە نەبێ؟ لە ڕێگەی بوونەوەر و بابەتەوە، یعنی پەیوەندیەکە پەیوەندی خود و بابەتە لێ، لەبەرەوە پەیوەندی ئاسکەکان چەندە لەگەڵ جیهانی گیاکانە وەکوون، پەیوەندی پیاوەکەش نێرەکەش نێر و مێمرۆیەکە لەگەڵ ئاسکەکە کە گۆشتخۆرن هەرەوەندەیە، یعنی ئەویش بابەت دەدا، یعنی پەیوەندی گیاکە لەگەڵ خۆڵەکە چەنە کە بابەتی لێ وەردەگرێت، پەیوەندی ئاسکەکەش لەگەڵ گیاکە هەر ئەوەندەیە، پەیوەندی مرۆڤەکەش لەگەڵ ئاسکەکە هەر ئەوەندەیە، بەڵام لێرە خەلەلێک دروست دەبێت کاتێک کە پیاوەکەت دەچێت پەیدا دەکات نێرەکە، مێیەکە دادەنیشێ، مێیەکە پێیان ناکات، کە نێرەکە پەیدای دەکات ئەو دەچێت بابەت لە جیهانی ئاسکەکان وەردەگرێت، باشە؟ بەڵام کە دەیێنێت بۆ مێینەکە و مێینەکە دەیخوا بە بەرەمێنانە ناڕوە، بەڵام بۆی ئەوە کە ئەم دەیێنێ بۆ ئەو و ئەو دەیخوا ئەم وا تەسەور دەکا، یعنی وای لێ دەچوو کە ئەم بابەتی پێداوە، خۆی بابەتەکەی وەرنەگرتووە، یعنی وەسیتێک کەوتوۆتە ئەو بین، کە ئەو وەسیتە کەوتوۆتە ئەو بینەوە ئەمە چی دەکات؟ ئەمە پیاوەکە دەخاتە نێرەکە دەخاتە ناو جیهانێ کە تەنها بابەت دەدا بە مێیەکە، مێیەکەش دەخاتە ناو جیهانێ، و لەوێشەوە کە مێیەکە شیرەکە بەرەم دێنێ بۆ منداڵەکە، مێیەکە لە ناو جیهانێکایە، منداڵەکەش لە ناو جیهانێکە، یعنی ئەمانە کۆنتاکتان نییە وەکو بوونەوە لەگەڵێکە،
ئەمانە تەنها کۆنتاکتیان هەیە لەگەڵ بابەتە، یعنی مێینەکە نێرینەکە وەکو بوونەوەرێک، یعنی ئەم وەکو پیاوێک وجودی نیە لەمێ، یعنی مێینەکە سێری نێرینەکە دەکا ئەگەر بە گۆشتی ئاسکەکەەوە، یعنی ئەگەر گۆشتی ئاسکەکە نەبێ وجودی نیە و ئەو لە گۆشتی ئاسکەکەوە ئەو دەبێت، یعنی پەیوەندیەکەی بۆچی چونکە لە گۆشتی ئاسکەکە ئەو خۆراکایە کە وەری دەبێت. بیر لەوە بکەنەوە ئەگەر پەیوەندی عایلە مادی بێتەوە بزانە چێ بدەدا، پەیوەندیەکە نامێنێت. ئەمەدان بۆ باس بکەم و ئەمە ڕوو بکەمەوە کاتێک کە ئەم مێینەیە کە لە شوێنێک دانیشتووە لەگەڵ منداڵەکەیە، نێرینەکە دێتەوە، نێرینە نابینێ، گۆشت دەبینێ، یعنی بابەتەکە دەبینێ، گۆشتی ئاسکەکە دەبینێ. یعنی بۆ نمونە ئەگەر ئەو بێتەوە بێ گۆشتی ئاسکەکە لەبەر ئەوەی بابەتەکەی لەناو ئەوانەیە ئەو نابینێ. نانا لەناو نێرینەکانی بابەتەکە ئەو گۆشت نانا پاراستنی جۆر نا، پاراستنی تاک ئەوەی کە ڕەتی بە خۆراکەوە هەیە، ئەوەی جۆر جیاوازە. ئێستا و جۆر پێشتر باسمان کرد، ئێستا باسی ئەم پاراستنی تاکە دەکەین کە چۆن تەسەسل دروست دەکات، تەسەسلی حکومکردن. کاتێک کە پیاو دەبێت بە حاکم لە ماڵە وەکو حاکم، ئەلێرا دەزانین کە ڕەبتی بە مەوزوعی ئیشەوە و خەلەلێکی لۆجیکی لێرە هەیە. یعنی پیاو حکمی ژن دەکات، ژنیش حکمی مناڵ دەکات. ئەو کاتە مناڵەکانیش دایک نابینن، خواردنەکە دەبینن کە بەم شکڵە بوو پەیوەندی نێوان مناڵەکە و دایکەکە و باوکەکە پەیوەندی لەگەڵ یەکبوون نیە، پەیوەندی بەدوایەکان کە پەیوەندی لەگەڵ یەکبوون نەبوو، یعنی ئەوانە هاوکات و هاوشوێن نین، یعنی ئەوانە جیانیان نیە، ئەوانە هەر یەکە لە ناو جیانێکە. لەبەرەوە شتێک بە ناوی پەیوەندی لێرە دروست نابێت. لەبەرەوە کاتێک پەیوەندی نێوان ئەندامەکانی خێزان فعلەن لەسەر فرمانی جێبەجێکردنی فرمانی پاراستنی تاکە دەبێتە پەیوەندیە کە نییە، پەیوەندیە بە خود و بابەت پەیوەندیان کە خود و بابەت بووە و کاتە بوونەوەر نیە. ئەو کاتە کەواتە ئەوانە وەکو بوونەوەر لەگەڵ یەکان، هەر یەکەیان ینی ئەو کاتە باوکەکە تەنها ئەوەیە بچێ چوزانەوە نیە پێدەڵێن کەلیشە، ینی دەبێ ئەوە ئین کات و تەواو بێنێتەوە، ئەمەندە ژیانە، ئیتر ئەمە نەبوو باوک نییە، هیچ نییە، ڕەبتێک نییە. دایکەکەش لە لایەکی ترەوە دەبێ مناڵەکان بخێنێت. باشە؟ ئەلێرەوە ئەم پەیوەندیە کە مادی دەبێتەوە و فعلەن پەیوەندیەکە نەفی دەبێتەوە. بەڵێ بابەتی بەشەوەندیشیە ئەگەر ئاسکەکەی دیارکە نەخوا ناشی، ئەگەر مەسەلا وافرەتەگە گۆشتەکە نەخوا ناشی، ئەگەر ئەو گۆشتە نەبێ مناڵەکەش ناشی. ئەوە بابەتێکی زۆر دوورودێژە تەقریبەن لەبەرەوەی تۆمە وابزانم یەکەم حازەرەیە لێرەبی ئەمان لە ئەوڵەوە باس کراوە هەمووی ئەتا گەیشتوینەتە ئێرە و فعلەن ئەوەیە، بەس لێرە لە ناو محازەرا کۆمەڵە چەمکەیە کە ئەمان لەگەڵ یاهاتوو چەمکەکان کە باسی دەکەم ئەوان دەزانن کە باسی ئەو شتە دەکەم، باسی چ شتێک دەکەم، بەس لەبەرەوەی لای تۆ یەکەم محازەرەیە ئینەوە کوولەیە بۆیە ڕوو نییە. ئەمە من ناو فرمانی یا هەر ئەمە هەیە چەمکە فرمانی پاراستنی تاکووی جۆری، بەس وەکو فرمان نییە، وەکو یاسایە دەنگاوە. من ناو فرمان و مەبەستم هەیە لەوەی کە ناو فرمان و ئەمە فرمانی پاراستنی تاک. فرمانی پاراستنی تاک بۆ ئەوەیە تاک بمێنێتەوە. بۆ نمونە کۆمەڵە تاکی مرۆیی هەن بە نێر و مێوە، ئەمانە نان دەخۆن بۆەوەی بمێنن، ئەمانە خۆیان گەرمدا دەپۆشن بۆی بمێنەوە، ئەمانە هەر شتێکی تر دەکەن بۆی لە ناو ژیانە بمێنەوە. بەڵام شتێکی تر هەیە بۆ ئەوەی جۆرەکەیان بمێنێتەوە، بۆ ئەوەی جۆرەکەیان بمێنێتەوە. ئەم فرمانێکی تر هەیە، فرمانی پاراستنی تاکەکە کە ڕەبتی بە خۆراک و فلان و فیسارەوە هەیە، پێداویستەکانی مانەوەی من جیاوازە لە پێداویستەکانی مانەوەی جۆرەکەم لە ناو زیندەوەرەکان. ئەمەیان لە ڕێگەی زاوزێوە دەبێت، لە ڕێگەی ئەوە کە ئەمە بابەتەکەیان لە ناو یەکترایە نێروونی وەکە بابەتەکە لە بۆ جێبەجێکردنی ئەم فرمانە لە ناوی یەکترایە کۆ دەبنەوە و لە کۆبوونەوەکان نەوەیەک دەخنەوە. ئەم نەوەیە جۆرەکەی ئەوان دەپارێزێ وەک مرۆڤ،
ئەگەر لە ناو مەیمونەکانە بێ وەک مەیمون، ئەگەر لە نێوان ئاسکەکانە بێ وەک ئاست، لە نێوان کرمەکانە وەک کرم. هەر ئەم فرمانە بۆ پاراستنی جۆرەکەی لە ڕێگەی چیوە؟ لە ڕێگەی وەچەخستن. بەس ئەمەیان بۆ پاراستنی تاکەکەیە. ئێستا لە باسی تاکەکە دەکەین و باسی ئەوە دەکەین کاتێک پەیوەندی خێزانی لەسەر ئەساسی ئەم فرمانەدا مەزێخ چی لێ دێ ئەو پەیوەندی. و کاتێک لە کاتێکا کە ئینسان بوونەوەرێکی بایۆلۆجی، یعنی جارێ ئێمە باسی ئینسان دەکەین وەکو بوونەوەرێکی بایۆلۆجی و باز لەوە دەکەین چۆن وەکو بوونەوەرێکی بایۆلۆجی کە ئەم دوو فرمانە جێبەجێ بکا خێزان ممکن نابێت. وای لەکوێ دەکرێت خێزان دروست بێ؟ خێزان لەکوێوە دێت؟ و نەریتەکەی لەکوێوە دێت؟ ئەوە هەمووی باسکردنە لەو بابەتە. تمام؟ جا ئەم تەسەسولە، یعنی کاتێک کە بابەتدەری ئەم فرمانە هەریەکەیان دەبێت بە بابەتدەر بۆ ئەویتر، ئەو کاتە تەسەسولی حکومکردن دروست دەبێت. بەڵام ئەمانە هەریەکەیان لەکوێن؟ لە ناو جیانێکی جیاوازن، یعنی وەکو وایە سێ بوونەوەری سێ جیانی جیاوازن، وەکو بەگانی جیاوازی نێوان ئەمانە بەقەدەر جیاوازی نێوان مرۆڤەکە و ڕاوچەکەیە لەگەڵ ئاسکەکە و ئاسکەکە لەگەڵ گیاکە و گیاکە لەگەڵ خاپەکە. یعنی ئێمە چیمان دروست کردووە لێرە؟ سێ شتی تر دروست بووە. پیاوەکە لە عالەمەکایە، ژنەکە لە عالەمەکایە، منداڵەکەش لە عالەمەکایە. تەبەن ئەگەر ئەمە خوی پێوە بگیرێ وەک نەریتێ، ئەو کاتە مناڵەکان دوای ئەوەش لە شیر دەبڕێنەوە، هەر دایکەکە بەوە دەبینن کە خۆراکیان پێ دەکات، بەوە دەبینن سفرەیان دەبێت بۆ بڕازێنێتەوە، بەوەی دەبینن کە یعنی دایک بە خۆخواردنەکە دەبینن و بەم خزمەتە دەبینن کە دەیکات. و دایکیش پیاوەکە بەوە دەبینێ کە شت بێنێتەوە. و ئەمە لەکوێوە دروست بووە؟ لەوێوە کە فعلەن فرمانی پاراست جێبەجێکردنی، یعنی بەدەزێنانی بابەتی فرمانی پاراستنی تا پیاو لە ژنی دەسێنێتەوە، خۆی لە جاتی ئەو بابەتەکەی بۆ دەست دەخات کە بابەتەکەی بۆ دەستخست و پێیدا ئەو مەحکوم دەبێت، یعنی وەکو بڵێ ئەو قەرزدار دەبێت بەشێ. و بەهۆی ئەمەوە مەوزوعی حکومکردن دروست دەبێت، یعنی حەق وەردەگرێت کە حکمی ئەو بکە و ئەو دەبێت بە مەحکوم. بەس پەیوەندی دایک و منداڵەکەت پەیوەندێکی بایۆلۆجیە و شتانێکی تری تایە کە ئەم پەیوەندیە لە بینی پیاوەکە و بڵێن ژنەکانی. بەڵام لە پەیوەندی بینی منداڵەکە و دایکەکە کە وەکو حاکم و مەحکومیان لێنەیە، لەبەرەوەی ئەو پەیوەندیەکی بایۆلۆجیە بە شکڵێکی بایۆلۆجی ڕێکخراوە بۆەوەی ئەو شتەی دروست دەبێت. بەڵام ئەمەیان کە ئێمە دروستی دەکەین، ئەگەر ئاوا دروستی کەینەوە خەلەلی دێنێتەوە. پیاو لێ ناسێنێتەوە. بەڵێ؟ پیاو لێ ناسێنێتەوە فەرمانەکە. هەر خۆی بە تەبیعەت ژن یعنی بۆ نمونە مناڵدان هەیە، تر ناتوانێت بچێت ئاسکەکە بێن، یعنی چی بکات؟ بۆ پیاو لێ سێنێت؟ ئەخ لێ دەسێنی پیاو دواتر ئەمە بۆ نمونە یعنی ژنەکە یا مێینەکە باوام لە چونکە ئێمە باسی این دەکەین، تۆ نابێ بێتەوە ناو دنیای مرۆڤ. ئێمە باسی دنیای مرۆڤ دەکەین وەک بوونەوەرێکی بایۆلۆجی. وەک بوونەوەرێکی بایۆلۆجی ئەگەر ئەمە ڕوو بدا بۆ کۆبوونەوە لەسەر ئەم ئەساسە، ئەمە ڕوو دەدا. بەڵام کە دەینەوە ناو جیهانی مرۆڤ، ئەو کاتە ئەمانە دەگۆڕێن چۆن ئێمە وا بکەین کە پەیوەندیەکە ئاوا نەبێت. من باسی خەتەری ئەوە دەکەم چۆن پەیوەندیەکە وا بێت، یعنی جاری وا هەیە فعلەن عایلە هەیە پەیوەندیەکەی وای لێهاتوو، یعنی منداڵەکان ئەوەنە دایکیان دەبێت کە ئاوا بێ، ئەوە دەڵێ بۆیە پێ دەڵێم خاڵۆ بۆی چۆلەکە بۆ، یعنی پەیوەندیەکان کە مادی دەبنەوە ئێمە یەکتری ون دەبین. کوردەواریە ئەم شتە زۆرە، یعنی وەکو بڵێ ژن و پیاوە لە کۆنیشا لە پێکەوە ئیشیان کردووە، یعنی میشی ماڵیشی کردووە لە دەرەوەش ئیشی کردووەش. بەس کۆمەلگا هەیە کە فعلەن کۆمەلگا هەیە ژنەکانیش دەکەن، پیاوەکانیش ناکەن. مناڵیان نەبێ ئەو کاتە دکتۆر. ناڵیشیان ئێستا لە مەکتەب هەر گیرەکان یەک ساڵ نایە. قەرەچەکان
ژنەکانی تریش دەکەن پیاوەکان بۆ خۆیان خەریکی دۆمینان یعنی هەیە لەو نوعە نەگەر ئەوە لەناو خێڵینەکانیشە هەیە لەناو خێڵە بڵێن ئەمریکا و خێڵی هیندە سوورەکانە نوع هەیە لەو نوعە کە فعلەن ژنەکانیش دەکەن پیاوەکان دانیشتوون یعنی ئەمە مینەکەی دەگۆڕێت تایپەکە دەگۆڕێت بەپی تایپ گۆڕانی بەسەرات و لەناو ئەوانە ئەوەیە دەڵێنەوە کۆمەلگایە دایک سالاریە بۆچی چونکە ژنەکانیش دەکەن پیاوەکان دانیشتوون وە پیاو سالاریشان لەگەڵەوە دیاری کردووە کە پیاوەکانیش دەکەن ژنەکان بەڵام کاتێ ژن و پیاو پێکەوە ئیش دەکا ئیترە و کاتە شتێکی تر دروست بەس ئەمە شتێکی ترە من باو ناکەم بە محازەرەیە فریاکەوە لە محازەرەی داهاتوو باس لەوە دەکەین کە جۆرەکانی خێزان تەمەن خێزان ئەگەر بتەوێ باسی کەیت ئەوە تەنها ڕوونکردنەوەی ئەو نەبوو کە لە ڕووی بایۆلۆژیەوە بیری دەکەینەوە ئەم کارەساتە ڕوو دەدا کە باسمان کرد وە خەلەلێکی لۆجیکی دروست دەبێت یعنی سەفسەتەیەکی سەفسەتەکە ئەوەیە باوکەکە بەرەمێنی بابەت نییە بۆ نێرەکە بەرەمێنی بابەت نییە بۆ مێیەکە بەڵام لەویان خۆی وانیشان دەدا بەرەمێنی بابەت کە خۆی وانیشاندا بەرەمێنی بابەتەوە دەکەوێتە جیانێک کۆویش دەکەوێتە جیان چونکە بەرەمێنی بابەت بێ دەبێت لە جیانێکی ترابێت ئەو کاتام تەسەسولە دروست دەبێت کە تەسەسول دروست بوو خێزان ئیمکانی نییە بۆچی چونکە خێزان پێویستی بە لەگەڵ یەکبوونە نەک بۆ تەسەسولە من دەمەوێت ئەمەی کە باسم کرد بۆ ئەوە بوو لەگەڵ یەکبوون و بەدوایەکاتن جیا بکرێتەوە دوو لۆجیکی جیاواز لە بەدوادایەکاتنە حاکم و مەحکوم دروست دەبێت لەگەڵ یەکبوونە حاکم و مەحکوم دروست نابێت لەگەڵ یەکبوون دۆخێکی تری ئینسانە وە لەناو لەگەڵ یەکبوونە ئینسان دەتوانێت سەیری ئینسان وەک ئینسان بکات لە بەدوادایەکاتنە ئیتر ئەمە ناتوانانی تۆ ئینسانەکە ناتوانانی وەک ئینسان سەیری یا وەک ئاچوزان کەسێک کە فرمانە بەسەرا دەدات تۆ کۆیلەی ئەوی دەبێت جێبەجێکەی وان پەیوەندە دروست دەبێت یعنی پەیوەندی سەردارێکەیە لەسەری سەرەوە دوای ئەو ئەم فرمان بەو دەدا فرمانەکە وەردەگرێ فرمان وەرگرە لەو یعنی کۆیلەی ئەوە لە ئەمان کاتیشا دەبێتە سەردار بۆ ئەوەی خوارد ئەوەی خوار خۆشی بامان شێوە کۆیلەیە بۆ ئەوەی سەرەوەی خۆی و سەردارە بۆ ئەوەی ژێرە بەم شکڵە بە تەسەسول دێتە خوار و ئەم لۆجیکە لەناو دەسەڵات و لەناو زۆر شتا تۆ یعنی هەیە ئیش دەکا و ئیش دەکا بۆ نمونە لە فترەی ئیستیعمارە ئەوەی کە داهات داگیری دەکردی گروپێکی دا دەناو دەکردن بە دەسەڵاتدار ئەم حکمی دەکردن ئەمانیش محکومی ئەوان بوو لە کاتی ئەمانیش حکمی شعبیان دەکرد میلەتەکەیان دەکرد یعنی ئیستیعمارەکە ئەوەی کە هاتبوو ئینی کردبوو ئەمی داگیر کردبوو و ئەمی دانابوو حکمی ئەمی دەکرد ئەمیش حکمی خەڵکەکەی دەکرد یعنی ئەم پەیوەندی ئەو پەیوەندیە تەسەسولی یعنی لەم پەیوەندیە بەدوایەکاتنە فعلا پەیوەندیەکی هەرەمی دروست دەبێت لەسەرەوە شتە حکم دەکا و لە خواریشەوە شتێکەیە بەس محکومە ناتوانێت حاکم بێت ئەوەی سەرەوەش بەس حاکمە و محکوم نابێت و ئەمە لۆجیکی ئەرسطۆ لەسەر ئەمەدا مەسراوە نەک لەسەر پەیوەندی یعنی لۆجیکی لەگەڵ یەکبوون لۆجیکی بەدوادایەکان و ئەم لۆجیکە بەڕاستی یعنی وەکو هەر دیکتاتۆریەت و تۆتالیتاریزم هەمووی ئەم لۆجیکە دروستی ئەم لۆجیکەی نەبشە تیۆرەکەی داروین یا تیۆری پەرەسەندن تیۆری ئەسلی جۆرەکان هەر بامان شێوە محکومە بە لۆجیکە لەبەرەوە نەقدکردنی لۆجیکی ئەرسطۆ لە هەمان کاتا نەقدکردنی هەموو ئەو لۆجیکانەی ترە کە لەسەر ئەمە دامەزراوە و ئێمە زۆر یعنی هەر تەنانەت ئەوەی خۆراکەکە کە هەیە هەر یعنی ئەم لۆجیکەی ئەرسطۆیە بەس بە هەڵگێڕاوەتەوە باشە و لێرە ئەم پەیوەندیە خەلەلی لۆجیکیەکە لەکوێیە ئەم پەیوەندیە لە ئەسڵا لە ڕاستیە لە نێوان جیانەکان هەیە نەک پەیوەندی نێوان بوو پەیوەندی جیانی تەبیعەتە بە چیەوە جیانی میتافیزیکە بە جیانی تەبیعەتەوە پەیوەندی جیانی تەبیعەتە بە جیانی بڵێ بە فیزیکەوە جیانی فیزیک بە جیانی بایۆلۆجیەکەوە باشە
جیانی گیاکان بە جیانی ئاژەڵەکان گیاخۆرەکانەوە ئەمە بە ئەوەوە ینی پەیوەندی نێوان جیانەکان وە خەلەلی لۆجیکەکە ئەرستۆ ئەوەیە جیاوازی ناکات لە بینی جیهان و بوونەوەری ناوجیان یعنی چی جیاوازی ناکات یعنی جیاوازی ناکات لە نێوان کاتیگۆری و ئەوەی کە لە ناو کاتیگۆریەکە یەک حکمیان بەسەر یعنی لە لۆجیکەکە دەڵێ ئەوەی ئێمە دەتوانین لەبارەی مرۆڤەوە بیڵین دەتوانین لەبارەی مرۆڤێکی دیاریکراویشەوە یعنی ئەوەی لەبارەی کاتیگۆریەکەەوە دەیڵێن لەبارەی تاکەکانی ناویشەوە یعنی هەردووکیان دەکا بەبە واگەر ئەمەی نەکردایە تەسەسوولەکە دروستە یعنی ئەو جیهانی گۆڕیوە بە بوونەوەری کە تۆ دەڵێی زیندەوەر کاتیگۆریە زیندەوەر جیهانێکە زیندەوەر ئەوەیە کە هەموو زیندەوەرەکان ینی وەکو کاتیگۆریە کۆ دەکاتەوە لە ناویان بەڵام لەناو ئەم جیهانە کۆمەڵێ بوونەوەرەیە کە پێکەوە و ئەم پێکەوە بوونە ئەو حسابی بنەکە ئەمە و ئەوی تر بە یەک بزانێ و خەلەلێکی گەورە لە ئەرمەلۆژیکەکە ئایار ئەوەیە ناچاری دەکا بڵێت جەوهەر دوو جەوهەرمانەیە جەوهەری یەکەمی جەوهەری دووەمی جەوهەری یەکەم لای ئەوەیە یەکەمی کە بابەتە حکم دەکرێت و بەس حکم ناکە ئەی جەوهەرە دووەمیەکان کامان کاتیگۆریەکان ئەڵێ تۆ دەتوانی لەبارەی مرۆڤەوە بڵێ زیندەوەر مرۆڤ کاتیگۆریە ئەحمەد و مەحموود و فلان نیە ئەمەی ناوناوە جەوهەری دووەم یا جەوهەرە دووەمیەکە ئەمە هەمووی بە جۆرێکیش دایڕشتووە یعنی هەستی پێ ناکەی ناتوانی یعنی تا ئێستاشەوەی کە من ئاگاداری لۆجیکی ئەرستۆ و کاتیگۆریەکانی بە ئەو هەموو ئیشەی لەسەر کراوە لا یەزال ئیشی لەسەر کردی نەمبینیوە ینی بەم کێشە گەورەیە بکرێت لە نەڕۆژیەکە بۆ کاتێک ئەم حاکم و مەحکومە دروست دەبێت لە ڕاستیات جیهانی جیاجار جیهانی یەکەم دروست دەبێت جیهانی دووەم دروست دەبێت جیهانی سێ دروست دەبێت جیهانی هەزار دروست دەبێت باشە جیهانەکەی خوارەوە دەبێت کۆیلەی جیهانەکە جیهانە یەکەم دەبێت سەردان و ئەمە جیهانی یەک و دوو سێ ئەمە لۆجیکەکە ئەرستۆیە ئەمە ئەم پەیوەندیە هەرێ و ئەمە تێکەڵکردنی جیهان و بوونەوەر یعنی پەیوەندی تەسەسول بە دوادایەکاتن لە ناو یەک جیهانە ممکن نییە بۆ نمونە دەڵێ جیهانی مرۆیی لە ناو جیهانی مرۆییە پەیوەندیەکە پەیوەندی تەسەسول ممکن نییە یعنی پەیوەندی ئەوانەی کە دەکەونە ئەو جیهانەوە پەیوەندی هاوکاتی و هاوشوێن نییە یعنی پەیوەندیەکە لەسەر ئەساسی لەگەڵ یەک نەک شوێن کەوتنی یەکتری یعنی ئەمە وەکو ڕیز بە شوێن یەکان ئەو ئیتر ئەم جوڵە هەمووی بجوڵێت ئەو بجوڵێنێ ئەو بجوڵێنێ تا دەکاتە ئەخیر وە لێرا جوڵەکە ئیتر ئەم هیچ نەجوڵێنە و ئەویش هیچ نەیجوڵێنێ و ئەمە لە ڕاستیات لاهوتی سیاسی یعنی ئەمە هەر ئەو لاوتە ئەمە کراوە بە لاوتیشیان بۆ پەیوەندی خوا و بوونەوەرەکان هەر ئەم هینە هێنداوە ئەم هەرەمەی ئەرستۆ هێنداوە لە ڕێگەی عیلەت و معلولەوە کە عیلەتێکەیە معلولە و عیلەتیشە عیلەتێکەیە هەر عیلەتەکە خوایە و معلولێکیش هەیە تەنها معلولە ناتوانێت وما بروبو إلهياتي ابن سينا بروبو إلهياتي فارابي ولنا إلهياتي مسيحي شعبانشنا يعني أو إلهيات لسر أساسي أين داخل أم هرم تسلسل أرسطو يكي أو إلي رأى ويستم أو خللم كاتكتو أو بيوانديا هرم يدوز دكي بيواندي ذاتو موضوع کاتە پەیوەندی بوونەوەر و بوونەوەر دروستن و ئەوەی کارەسات دروست دەکات لە ناو ئینسانیەتیشە هەر ئەوەیە کاتێکەی گروپێک ئیتنیەک نەتەوەیەک نازانم چیەک سەیری ئەوی تر دەکا وەک بابەت یعنی ئێستا ئەو گروپیەکان سەیری ڕۆژهەڵاتیان کرد وەک بابەت وە ڕۆژهەڵات ناسی
يعني بەرهەمی بە بابەتکردنی ڕۆژهەڵاتە لەلایەن ڕۆژهەڵاتەکان و ئێرە وەک بابەت سێرکرا و لەوێەوە کە وەک بابەت سێرکرا دروستکرا و لە ڕێگەیەوە کە دروستکرا بوو بە مەحکومی ئەوی تر و ئەمە لۆجیکی ئەرسطۆیە و ئەمە ئەو پەیوەندیە هەرەمیەیە کە ئەرسطۆ دایناوە و ئیش دەکا لە ناو زانستەکان لە ناو هەموو شوێنەکە ئیش دەکات و ئەم لۆجیکە گەورەترین زەرەری لە ئێمەی کوردە و بەپێی ئەم لۆجیکە ئێمە لە قات و قڕ دەکەین و ئەوەی ئێمە ئەم لۆجیکە و ئەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە ئەوەیە کە پەیوەندیەکان پەیوەندی لەگەڵ یەک و کاتی ئێمە لەناو خۆمانە جیاوازەکان دەپارێزین شتەکان ناکەینەوە بە یەک و ئەم هەموو شتە جیاوازانە لەناو ئێمە کە هەیە و بە پارێزراویش دەمێننەوە و هەر جیاوازێکیش پارێزراوە ئەوە لەکوێوەیە ئەوە لەوەیە کە ئەو لۆجیکە هەرەمێمان وەنا ئەوەی کە دەوڵەتمان نییە ئەوەیە کە ئەو لۆجیکەمان چونکە دەوڵەت بەپێی ئەم لۆجیکەدا یعنی لۆجیکی بەدوادایەدان و ئێمە دەمانەوێت بە لۆجیکی لەگەڵ یەک کارکەین یعنی دەمانەوێت پێکەوە لە ناو جیهانە نەک یەکێک لە جیهانەکەی سەرووی منەوە بێ لە لەوێەوە بۆ خۆی حکمی من کە ئەو بابەتەدا بە من ئەو من دەژیانێ ئەو من نازانم ئەم شارەکەی یعنی حاکم و محکوم وفعلا زنجیرەی حاکم و محکوم تەنانەت چۆن مسکی یعنی لەناو ڕێزمانە بەم نظامە هیچ دەکات و ڕێزمانی لەسەر ئەم نظامە ئەرسطێ دامەزران و چیکردنەوە درەختیەکەی لەسەر هەمان نظام لەسەر حاکم و محکوم و جۆری حکومکردن و بەستنەوە هەر ناوی حکومکردن و بەستنەوەیە هەر بامان شێوە دەبێت سەرێک دانێ لە ناوەستا بۆ مناڵێ فعل سەرەوە بێتەوە ئیتر دوای ئەوە لە فعلەوە تۆ دێتە خوارەوە لە کارەوە بۆ شتەکانی تر کە ئەوەی سەرەوە حکمی ئەوانی خوارەوە یعنی ناڵم تەنانەت زانستی زمان محکومە بە ئامان میتۆد بە ئامان لۆجیکی ئەرسطۆ لەوە زیاتر ڕست ناکەم چۆن پێشە بە بابەتەکە سیستمی سرمایه‌داری کە ڕەفتێکی بە زانستەوەیە ئەو زانستەوەرکەی کە هەیە هەمان شتاگە باسێکی ئەوەشکەی ئەو زانستەوەرکەی کە حکمی هەموو زانستەکانی زانستەکانیش زانستە ئەوروپیەکان یعنی ئەسڵ دابەشکاریەکان کە دەکرێت لە زانستە هەمووی بە لۆجیکی ئەرسطۆ دەکرێت یعنی تەنانەت ئەو لۆجیکەی کە گۆڕیان عەلا ئەساس بۆ لۆجیکی وێنایی سوەری ئەمە تەنها ئەوە بوو کە هێمە بیرکاریەکانیان هێنا زمانەکەیان گۆڕی ئەوە ناوەکو ستراکچەر هەمان ستراکچەر نەگۆڕاوە لە لۆجیکی ئەرسطۆ و لۆجیکی مۆدێرن تەنها گۆڕینی زمانەکەی لە زمانی ئەتیادیەوە بۆ زمانی ریاضیات و هێشتاکو تا ئەم ساتەوەختەش لۆجیکی ئەرسطۆ و ئەو ئیشکالە گەورانەی کە لە ناوی هەیە من خۆم نەمبینیوە دەستکاری کرد یعنی تەنانەت ئەوەی فریگە کە تازەکەرەوەی لۆجیکە و شتەکانی کە خوێندەوە بەڕاستی دەستکاری ئەو شوێنە نەکراوە شتانێکی جوزیە وەری گرتووە لەوێەوە دەرگایەکی تری کردوێتەوە بۆ شتانێکی تر و هەز دەکەم ڕەخنە نەکردنی لۆجیکی ئەرسطۆ لە بۆ پاراستنی ئەو سیستەمەیەکە دەرەوەی کە ئێمە حکم بکەین لە ڕێگەی زانستی ئەوروپیەوە مەبەستمەوە ینی
بیرکردنەوە ئەڵێ ئێمەیە و ئێمە زانستدا دێنی وە لێرەوە حکمی ئێوەکەن تەواو فعلا يعني ئێمە هەمیشە ئەوان فێرمان يعني یەکێک لە ڕۆشنبیرەکانی ئێمە جارێک لە چاپێکوتنا کاوتی ئەگەر بمانەوێت لە بەردێکی شتێک بکەین دەبێت بزانین ئەوروپیەکان چیان يعني بۆ ئەوەی لە هەر شتێک بمانەوێت تعریفی بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ تاریفانی ئەوان کردیان ئەیترەوە محکومیەت هێچوو موضوعی پۆست کۆلۆنیالیزم کە هاتە ئاراوە یان هەست دەکەم جۆرێک بوو لە هەڵدان بۆ ئەوەی جەنگێک لەگەڵ ئەم سیستەما بکرێ بەڵام مەسلەکەم جەنگێکی تەواو شکست خۆڕی بەڵام لە مەجاڵی معرفات یعنی بۆچی دەبێت ئەوروپیەکان لە ڕێگەی ڕۆژهەڵاتناسیەوە ئێمە تعریف بکەنەوە بۆ ئێمە محکوم بین بە تعریفەکانی طبعا موضوعی تعریف موضوعی حکومکردنەوە بۆ وایە تۆ حەددا دەنێ بۆ شتە یعنی سنووربەندی دەکەیت ئەو کاتە کەسێک کە بیر دەکاتەوە لەو سنووربەندا ئەو شتە دەبینی یعنی ئێتر تۆ ناتوانانی لەوە دەرچی کە ئەو شتە وا نەبینی بە جۆرێکی تر و لە کۆڵینەوە پۆست کۆلۆنیالیستیەکان لەبەرەوە فعلەن من ئەس دەکەم هیچ پەخنەیەکی جەزری لەو نظامە نەگەر چونکە ئەو میتۆدی زانستەکانە ڕەو میتۆدەیە کە بەکاردێن بۆ نمونە ئەگەر باتایە و فۆکۆ نەبوایە کەسێکی وەکو ئەدوار سەعید نەیدەتوانی کتێبی ڕۆژهەڵاتناسیەکەی بنووسێت چونکە فعلەن میتۆدەکە میتۆدێکی فۆکۆیی و تۆ بە تیۆرەکەی ئەوان بە میتۆدەکەی ئەوان دەتەوێت تۆ تعریفەکە لەسەر خۆت لابێت یعنی تۆ جارێکی تر بەو میتۆد و بەو تیۆرە ئەمان تعریفی خۆت دەکەیتەوە بەڵام بە جۆرێکی ئەم جارە لە جیاتی ئەوەی لە ئەوروپاوە تعریفی خۆت ئەوروپیانە بکەیتەوە لێرەوە ئەوروپیانە تعریفی خۆت دەکەیتەوە یعنی من لەنەوە هەمان سنووربەندا شتەکە دێتەوە یعنی دەستکاری ئەوانەی کە ویستیان ئەمە بکەن وایان دەزانی بابەت بگۆڕن تەواو یعنی لە جیاتی ئەوەی بۆ نمونە ڕۆژهەڵاتناسەکان چیان کردووە هەندێکیان بیر لەوە دەکەنەوە بڵێن شتێکیان داناوە بە ناوی علمی ئستیغراب یعنی زانستی چۆن ئەڵێن ڕۆژهەڵاتناسی هەیە غەرب ناسیش لە بەرامبەر ڕۆژهەڵاتناسیەکان داین ئەی ئەمانەی ڕۆژئاواناسی بانگێشتی ئەمە دەکەن کە سێری بیرکردنەوە و میتۆد و شتەکانیان دەکەی ئەوەی پشت بە زانستە ئەوروپیەکان دەبەستێت کە لەوێ پشت بە زانستە ئەوروپیەکان دەبەستێت تۆ ئەوروپیانن لە ئەوروپا ڕادێنی چونکە میتۆد و تیۆر بینینت پێدەدا وە سنوور دادەنێ بۆ بینینت لەناو بوارەکە یعنی لەو بوارە تۆرەوە دەبینیت لەبەرەوە ئەگەر میتۆد و تیۆر دەستکاری نەکرێ ناتوانانی تۆ فعلەن لەژێر محکومیەتێوی ئەو هێنە دەچێت و زانستان دەچێت و ئەو معرفەیان دەچێت معرفەی پیشەیی شتێکە ئەوەشی ڕەبتی بە گیانبینی ئێمە و کولتورمانەوەیە دووشتی جیاواز کێشەکە لە معرفە پیشەیەکان لەم معرفەکەی ترایە کە لەگەڵ معرفە پیشەیەکان یعنی ئێستا تۆ بۆ نمونە لە ڕێگەی فیزیای ئەوروپیەوە وێنای گەردوون تۆ دەبێت بکەیتەوە وە دەبێت لە ڕێگای شوێنە لە کاتێکە ئەمە لە فیزیای تیۆریات لێکدانەوەیەکە بوو یعنی وەکو بڵێ ئەمە کۆمەڵە زانستن کە ئەمە ڕەهاییتیانێ ئەمە زانستی ڕەها لە ڕووی باسی تیۆر باسی پراکتیک و ئەوەی کە بە یاسا فیزیکەکان هەیە ئەمە باسی ئەمە ناکەم باسی فیزیای تیۆری دەکەم یا فەلسەفەی فیزیا دەکەم کە گیانبینی ئێمە دادەڕێژێ عیلاقەی بە ئامێر دروستکردن و ئەمانەوە نییە گیانبینی ئێمە چۆن ئەستێرە دەبینی چۆن ئەوە دەبینین ئەم ئەستێرانە چی دەسوڵێنەوە ئەم گیانە دەبینی ئەم گیانە بە پێ و زانستە بۆمان وێناکەوە یا گیانی حیوانات ئێمە چۆن وێنای دەکەین و بە پێ و زانستە وێناکەوە
و لە مەجالە تیۆریەکە جاری وایە خۆی زانستەکە دەچێتە ناو خورافە ینی مەجالە تیۆری یعنی لێکدانەوەی وا دەکرێت کە تۆ ینی بە زانستیژ وەکو شتێکی کەسەکە بڵێ پرۆفیسۆرێکە لە مەجای فیزیا بەڵامیتر لێکدانەوەیەک کرد بۆ دەکات لێکدانەوەکە یعنی شتێکی خەیاڵی وا بێت دەتوانێت بەس ئەمە هیچی علاقەی بە تەکنۆلۆژیا و دروستکردنی ئامێرەکان و مۆزوعی پیشەی و ئەمانەوە نییە یعنی من پێویستم بۆ نمونە تراکتۆرێک لێ دەخڕم تراکتۆر دەخڕین کوردیان و ئەوروپیان و ئەوانەی نییە بەڵام من دەتوانم لە کاتی تراکتۆر لێخوڕینا کە جوود دەکەم بۆ خۆم گۆرەنی لە ناو دنیاکەی خۆمە ئامێرەکە یعنی ئەم نەریتە کە لە ناو ئامێرەکان هەیە ئەمە جیهانی بەڵام لەپاڵ ئەمە ئەم شتانێکی تر کراون بە جیهانی کە لکێمراون بەمەوە دەسەڵاتیان لەمەوە بەردووە یعنی کۆمەڵ ناسی بۆن زانستێک کە نابێت جیهانی دەبێت لۆکاڵی بێت مێژوو نابێت زانستی مێژوو زانستێکی جیهانی یعنی تیۆرێک دانێک کە ئەمەی تر بۆ ئەوەی مێژوو زانستەکەی بکەیتە زانستێکی یونیڤێرساڵ دەبێت فعلەن مێژوو هەیە بۆی کۆمەڵناسی وا لە بکەی دەبێت کۆمەڵناسی بکەیت یعنی مەوزوعەکە لە زانستە ئینسانیەکانە ئەوە مەوزوعەکە لە پەروەردایە تۆ لە مەکتەبە لە دەیت باسی عالمی زیندەوە لە ڕێگەی بایۆلۆجیۆ دەکەی جۆرێک لە اعتقاد لەلایەن مناڵە دروست دەکەی کە ئەو شتانە ئاوان وەکە اعتقادەکە لا دروست کرد ئەو وا شتەکان دەبینێ وا بۆخێک دەبینێ وا چوزانم درەختێک دەبینێ یعنی تۆ گیان بینیەکی پێ دەبێت گیانەکەی لا دروست دەکەیتەوە بۆقەکەی لا دروست دەکەیتەوە ئەستێرەکانی لا دروست دەکەیتەوە بەپێی چی بەپێی ئەو گیان بینیەکە لەبەرەوە ئەوەی کە ڕەبتە بە گیان بینی ئەمە پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە نییە پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە نییە کە کار ئاسانی دەکا بۆ ئینسان لە ئیشە ئەمە شتێکی ترە و لەبەرەوە دەبێوانە جاکەیتەوە و ئەوە بۆ وێ ڕوودێتەوە من ڕەخنە لە کێوە ڕەخنە یعنی ئەگەر جای نەکەینەوە وا تەسەوەر دەکرێت من دژی دژە ئەوروپیم من کەسێکی دژە ئەوروپیم دژە کەس نیم یعنی ئەمە شتانێکە بەڕاستی یعنی ڕەبتی بە دژبوونەوە ڕەبتی بۆەوە نییە بڵێم من شەڕ یەکێک لە مشکیلە گەورەکانی پۆست کۆلۆنیالیزم وەکو بوارێک بۆ لێکۆڵین وە پۆست کۆلۆنیالیزم ئەوە بوو فعلەن وەک دژێک لە بەرامبەر ئەوروپا وەک دژێک وەک ئەوەی تۆ بەکەممان دەزانی تۆ ئێمە دوێ ناکردووە وەک هیچ وەکو ئاوا تا لە ڕۆمانەکان تا ئێمە دەکەی بە نازانم چی و ئێمە دەکەی بە فلان و کەممان دەکەیتەوە و یعنی ئەدوارد سعید کتێبەکەی بێنە کۆمەڵێک هینێناوە ڕێی ڕۆژهەڵات ناسەکان وە لە ڕۆمانەکان وەریگرتووە لە کتێبەکانی تر وەریگرتووە هێناوێتی باسی ئەومان بۆ دەکا ئەوان چۆن ئێمە سەری ئەمە دەکەن سەری ئێمە دەکەن ئاوا ئێمە تەبەن ئەو زیاتر ڕینێکی عروبەویتیایە و وەکو بڵێ خۆی تەبەن مەسیحیە و ئەو ئیسلام و عروبە لە یەکتر گیان ناکاتەوە و ئەدوارد سعید زۆر پێی ئاساییە کە کورد لە ژێر مەحکومیەتی ئەوانە بێ بەڵام لەو لاشەوە دەڵێ با من لە ژێر مەحکومیەتی ئەوروپیەکان و بەڕەوای نابینێ کورد یعنی مەحکوم نەبێ کەچی لەو لاوە خۆی بۆ خۆی بەڕەوای دەبینێ کە خۆی مەحکوم نەبێ بەڕوو واز دەکەی جۆرێک لە دژبوونەوە کاس دەکەم لە ئەمە لە عقدەی خۆ بەکەم زانینەوە پۆستکۆلۆنیالیزم و لەبەرەوە لەو زوعفەوە هاتووە بەڕاستی کارەکانیان دەکەی وەکو وایە مێشولەیەک بدا بە فیلەکەوە یعنی شتێکی
هەست دەکەم هیچ شتێکی ئەوتۆی لێ ناکەوێتەوە بەعەکسەوە ینی ئەوروپیەکان ئەمەش جارێکی تر خود دەدەنەوە خۆیان بەکاری دێن بۆچی چونکەی خۆیانە ینی میتۆ تۆ تیۆری خۆیان تۆ لە چی ینی لە چی دەدەیت لەکوێ دەدەیت لەبەرەوە لەسەر ئەساسی دژبوون دروست بووە فعلا نتیجەکەی ئاوایە ئەوەی کە دژە هەر ئەو شتە خۆیەتی بەڵام بە پێچەوانەکە ینی ئاراستەکەی پێچەوانە ینی ئەوانە نظام ئەمەمان سیستەم بەڵێ